لا هەرکوێک هەن و بینەری زوومن ئەم کاتان باش یەک جەژنتان پیرۆز بێ دوو ڕاستیەکەی هەندێک لەمەوبەر هەواڵی کۆچی دوایی ڕۆژنامەنووس بەڵێن ساڵح بێژەر و پێشکەشکاری بەشی کوردی دەنگی ئەمریکا بڵاو بۆ بە دڵنیاییەوە هەواڵێکی وان پرسەباریە بۆ خێزانی ڕۆژنامەوانی کوردی و کوردستانی سەرخۆشیمان هەیە بە دڵنیاییەوە لە دوێنێەوە هەندێک پرسی دیاریکراو لە سووریا ئەگوزەرێن هەندێکیان پەیوەندیان بەناوخۆی سووریاوە هەیە ئەوەی پێیوەستە بە حکوومەتەکەی دوێنێ ڕاگەیەندرا گلەی زۆری لەسرە سەرباری ئەوەی هەندێک لە وڵاتان بە دڵنیاییەوە پێشوازیان لێ کرد و با بڵێن پیرۆزباییشیان لە ئەحمەد شەرع کرد ئەمە یەک دوو هەندێک لە سەرچاو ڕۆژنامەوانیەکان باز لەواکەن کە لە دوای سەردانەکەی ئاکان فیدان بۆ ئەمریکا و بینینی مارکۆ ڕۆبیۆ پێدەچێ ئەو شتانی ئەمریکا بە تورکیای وتبێ زۆر دڵخوازی تورکیا نەبوو بن لەو کاتەوە کە سەردانەکە کراوە بە گشتی هێرشەکان لە ڕۆژاوای کوردستان ڕاگیراون هەم ئەوانەی تورکیا هەم ئەوانەی گروپە چەکدارەکانی سەر بە تورکیان هەندێک لە سەرچاوەکان ئەڵێن تەنانەت یەک فیشەکیش بەرامبەر بە هێزەکانی هەسەدە لە ڕۆژاوای کوردستان و لە ناوچەکانی شەڕ بە دڵنیاییەوە نەتەقێنراوە بەشێک لە تێگەیشتنەکان و قسەکان ئەوانی لە سەرچاوەکانەوە بە دڵنیاییەوە گواستراونەتەوە هەندێکیان سەرچاوی تورکین و نزیکیشن لە دەسەڵاتی تورکیەوە بەڵام نەبوون بە قسەی فەرمی ئەڵێن پێدەچێ ڕێکەوتنێک کرابێ ڕێکەوتنەکە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ رووسیاشایە و بێ تورکیا هێزەکانی لە سووریا بکشێنێتەوە بە گروپە چەکدارەکان حەل بکە هەڵیان بووە شوێنێتەوە بە دڵنیاییەوە پرسێکی لەم شێوەیە ئەکرێ کاریگەری گەورەی لەسەر پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان و هاوکێشەکانی هاوکێشەی سەربازی و سیاسی سووریا و ڕۆژاوای کوردستانیش هەبێ منم پرسیان پێشهاتە و ئەوانەی دیکەش کە ئەکرێ بە دڵنیاییەوە پێیوەست بن بە پرسی سووریا و ڕۆژاوای کوردستان لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر ڕێبوار فەتاح لە کۆڵەر بەڕێزیان لە لەندەنەوە میوانی زوومی ئێمن مەنسوور عەزیزی چالاکی سیاسی لە کۆپنهاگنی دانیمارکەوە لەگەڵ مابێت دکتۆر ڕێبوار کاک مەنسوور عەزیزی لە ئۆسلۆی سوید باش سواست ئۆسلۆی نەرویج ببورن دکتۆر ڕێبوار کاک مەنسوور عەزیزی سڵاوتان لێبێ وادارم زۆر باش بن دکتۆر بە ئێوە دەست پێکە دکتۆر ڕێبوار سەرەتای قۆناغی داکشانی تورکیا لە سووریا ئەبینین بە دڵنیاییەوە پێشهاتەکانی ئەوەی لە دوێنێەوە باسەکرێ بیستوتن بەڵێ ینی سووری بەڕاستی تورکیا ئێستا ئۆردوغان بە تایبەتی وەکو ئەمەریشیەڵێت ماسی زۆر گەورەتری پێ بۆی بیبژێنێ بڕوان ناکەم ئێستا خەیاڵی لای سووریا بێ بەڵکو شەڕەکە بۆمانەوەی سیاسی خۆی ئایا ئەتوانێت بمێنێتەوە بەڕاستیەوەیان جارێ نازانم بەڵام هەموو ئەگەرەکان کراون ئۆردوغان بۆزئی باش نییە لەبەرەوە خۆڕەنگە هەندێک لەسەر هەندێک سازش ڕازی بوو بێت لەوانش گەڕانەوەی هێزیەتی لە سووریا و تا ڕادێک ڕەنگە واز لەوە بێنێ کە دەست لە سووریا بەربدات هەروەها ڕەنگە لەگەڵ رووسیاش ئەگەر ترەمپ لە باگراوندا گفتوگۆیان کرد بێت بەشێک لە ڕاگرتنی شەڕی ئۆکرانیا پەیوەندی هەبێ بە ینی بەشێک بێت لە پاکیجی ڕۆڵی سووریا ڕۆڵی رووسیا لە سووریا ینی هاوکێشەکان گەلێک ئاڵۆزن هاوکێشە سیاسیەکان بەڕاستی هەمومان چاوەڕێین بزانی چی ڕۆدا بە تایبەتی لە دوای دامەزراندنی حکوومەتی سووریا لەلایەن یا حکوومەتی ڕاگوزاری سووریا لەلایەن ئەلشەرعەوە دکتۆر هەنگاوێکی لەو شێوەیە حەقیقەت ئەو پەڕێتی بۆ تورکیا ینی ئەوەی کە تەواوی هێزەکانی لە سووریا بکشێنێتەوە و گروپە چەکدارەکان هەڵوەشێنێتەوە ینی ئایا تورکیا کارتی دیکە بە چوزانم هەوڵی دیکەی لە بەردەمانیە بتوانێت جۆرێک لە جۆرەکان لە سووریایە هەژمونی بمێنێتەوە چونکە بەڕاستی
پێناچێت تورکیا بۆ ئەوە هاتبێ بەو ئاسانیە بتوانێت بکشێتەوە یان پرسەکە پەیوەستە بەوەی کە دوجار ئەمریکا چیەوێ ینی تورکیا وڵاتێکی بەهێزە کارتی زۆر بەدەستەوەیە بەڵام ڕەنگە ئەوەی کە لە تورکیا ڕوویە ئۆردوغان چاوەڕوانی نەکرد بێت یعنی هەمومان نەزانین کە پەلکێشانی ئۆردوغان بەملاو بەولایە بۆمانەوەی سیاسی خۆی بوو یا بۆ بەردەوام بوونی سیاسی خۆی بوو لە تورکیا بۆ لافە گەورانەی کە لی دەدا بەڵام ئەوەی کە لە تورکیا ڕوویدا کە بەڕاستی گڵۆی ئۆردوغانی خستە لێژی وا بزانم ئێستا جۆرێکی دیکە بیرەکاتەوە ینی هەر لەم پرۆگەرانی ئۆردوغان لە سووریا دۆڕانێتی لە تورکیا بەڵام پێدەچێت بە پێچەوانەوە دەرچوو بێ ئێستا لە تورکیا دۆڕێنێت لە بەرەوە چارینیە بێ لە سووریا بگەڕێتە دواوە بڕوان ناکەم بژاردەی لە سووریا زۆر بەدەستەوە بێت لەبەرەوەی کە ڕەنگە پێویستی بەو جۆرە لەشکرەش بێت لە ناو تورکیا چکە نازانێت چی ڕۆدات بەڕاستی ینی هەموو ئەگەرەکان کراون دکتۆر ڕێبوار لە شکر مەبەستت لە شکرەکەی خۆیەتی یان گروپەکانی دیکە چونکە ڕاستیەکەی ئەوەی کە گروپە چەکدارەکانی بەکارێ نابێت لە سووریا لە لیبیا لە شوێنی دیکە تەنانەت قسە لەباری هەرێمی کوردستانیشەوە هەیە بەس ناچینە سەری ئەمە هەبووە بەڵام ئەوەی ئەو هێزانە لە تورکیا بەکاربێنێ ناو خۆی تورکیامان قسەیەکی دیکەیە حەقیقەت نازانم تۆمە بەستت کامیان بوو ینی خۆ ینی هەز بەکارهێنان هەرەوە نییە خەڵکی لەویا دانابێ و شەڕی بۆ بکەن ئەو هێزە پارەیەکی زۆری تێدەچێ خۆ ڕەنگە ئەو شەڕێک کە ئێستا ئۆردوغان لە تورکیایکە پەیوەندی بە باری ئابووریەوە بێت باری ئابووری تورکیا بۆ خەڵکی ساکار یا بۆ خەڵکی وەکو ئێمە زۆر تێک چووە یعنی ئەو هەموو دەرامەتەی کە ئۆردوغان لە دەرەوەی سنووری تورکیا خەرجی دەکرد بۆمانەوەی خۆی کە خۆی بکگووە ئەمە سوڵتانی مسلمانانە و بەم جۆرەوە بۆ جۆرەیە ینی بە زەرەر بۆی کشایەوە ینی بەڕاستی زۆر ئاڵۆزیش نەبوو کە لەوە تێبگەین کە بە زەرەر بۆیە گەڕێتەوە چونکە باری تورکیا تەحملی ئەو هەموو خەرجیەی ناکرد ینی ئەوە بەشێکی گەورەیەتی بەڵام بەشێکی دیکە شێوەیە هەر تورکیا خۆشی سوپای خۆشی بەکارهێناوە لە هەندێک جێگا لە سووریاش لەسەر سنوور لە هەندێک ناوچەی دیکە ڕاستە زۆربەی شەڕەکانی بڵین بە بەکرێ گیراوەکانیە کرد بەڵام بەکرێکە گیراوانش پێویستیان بە چەکە پێویستیان بە تەقەمەنیە پێویستیان بە مەمەسرەفی ڕۆژانەیە ئەوانە هەمووی لە بۆجێی سووریا دەرێت لە بۆجێی تورکیا دەرەچوو سواس دەکەم دکتۆر ڕێبوار کاک مەنسوور عەزیزی قسە لەباری کشانەوەی تورکیا لە سووریا و هەڵوەشانەوەی گروپە چەکدارەکانیش بە دڵنیاییەوە وانەی بەردەوام یەخەی کوردی پێگرتن قسەیەکی حەقیقیە پێشاتێکی حەقیقیە سڵاو ڕێزم هەیە بۆتان کاگڕان سڵاو بۆ کاک دکتۆری خۆشەویست بەڕاستی ئەو هەواڵەی کاک بەڵێن منی ناڕەحەت کرد ساڵی 2012 لە ئەمریکا دیتم لە بەرنامەیەکدا پێی تاسام دیارە ئەو ڕۆ هەرجێژنی ڕەمەزانیشە پیرۆز بێت لە ئیماندارانی کورد لە هەرکوی کوردستان هەن و ئەوەشی پێ زیاد کەم ئەمڕۆ دەی خاکە لێوەیە 78 ساڵ لەمەوە پێشەوە قازی محەممەد لەلایەن حەمە ڕەزاشاوە لە سێدارە درا لە چوارچای شاری مەهاباد ڕاستە و ئەو ڕۆژە وەک ڕۆژی شەهیدان حیزبی دموکراتی کوردستانی ئێران دیاری کردووە ئەمەش بابەتێک کە هەر پەیوەندی بە باسەکەی ئێمەشەوە هەیە چون پرسی کووردە کاگڕنج باسی تورکیا سێ مانگ تقریبان پێش من لە خزمەتتان نەبووم بە شێوەیەک لە شێوەکان پێشبینیمان کردبوو کە بابەتی تورکیا بەرەوکەوە دەچێت ئایا کورد شکست دێنی یان نا ئەگەر کورد لە ڕۆژاوە شکستینەیە نا تورکیا بەرەوکەوە دەچێت تورکەکان یا ئەردوغان بە تایبەتی بڵێم ڕیسکێکی گەورەی کرد هەر لە سەردەمی بوونی بەشار ئەسەدەوە هەوڵیدا کە لۆتۆیەک بباتەوە یا نسیبێک بباتەوە و بەدوای ئەمەدا هەوڵیدا کە دووفاقی کایە بکات و چۆنیە و کێشەیەکی گەورەوە لە سووریا ئەمە لەلایەکە کە هێزەکەی دابشە لە لیبیاوە بگرێت تا بۆ ئازەربایجان تا بۆ زۆر جێگەی دیکە هەوڵی داوەکە بوونی هەبێت هەم لە شاخی ئەفریقا و هەم لە سووریا و دەوروبەر
ئابوووریەکەی تورکیا داڕووخاوە، نزیک بە 700 میلیارد دلار قەرزدارە بە بانکی نێودەوڵەتی. تورکیا کێشەیەکی زۆری ئابووری هەیە، لیرەی داڕووخاوە، کۆمەڵگەکەی ناسالمە، بەرەی عوسمانیزم و بەرەی کەمالیزم دیسان مێژوو دووپات دەبێتەوە لە تورکیا، ئەو جارە کەوتونەتەوە بەرابەر یەکدی. و لەو کاییەدا بەڕاستی ئەردوغان کارتەکانی لاوازن، ویستی میساقی ملی بەهێز بکاتەوە، بەڵام سەر نەکەوت لەو جوڵەیە. ئێستا وەک کاک دوکتۆر فەرمووی دەیەوێ بە کارتێکی دیکە یاریکە، واتە بە شێوەیەکی نەرمتر بێتە مەیدانەکە. دوای سەردانەکەی هاکان فیدان ئاماژەت پێدا، تەواو من هەست دەکەم بێهیوایی ئەردوغانی داگرت. هەر ڕۆژێ دوای ئەو لەگەڵ پوتین قسەی کرد بە تەلەفۆنی و گوتی بابین پێکەوە سووریا ئیدارە بکەن. ینی سەر لێ شێواویەک دووچاری ئەردوغان بووە یا تووشی ئەردوغان بووە. ئەم سەر لێ شێواویە دەبێ خۆی تێدا کۆکاتەوە، زۆر شتێکی شروشتیە بۆ خۆ کۆکردنەوەی. ئەگەر جاران چاوی لەسەر دیمەشق بوو، ئێستا بە باوەڕی من چاو دەخاتەوە سەر پرسی کورد کە کورد لە خۆی نزیک بکاتەوە، کە بتوانێت لەم ڕێگەیەوە بە تیرێک چەند چۆلەکە بکوژێت، پرسی کورد لە نێوخۆ ئارام کاتەوە، لەگەڵ هەرێمی کوردستان و بۆ ناردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان ئاسانکاری بکە. بیر لە داهاتووی گواستنەوەی وزەی ڕۆژئاوای کوردستانە لە حەزەکە و لە دەیرە زۆر و لە ڕقە بۆ دیسان بەندەری جیهان یا بۆ قبرس و بەندەرەکانی دیکەی تورکیا. من پێم وایە ئەم یاریە دەکا و لە ئاسی ناوخۆدا پێی ئەچێت ئەردوغان بە زوویی بچێتە دانوستانێکەوە لەگەڵ بەرەی ئۆپۆزیسیۆندا، لەگەڵ مەهاپە، لەگەڵ جاپە و حیزبە کوردیەکانیش لەوانەیە بچنە ناو ئەو پرۆسەیەوە. بەڵام ئەوەی کە دەکشێتەوە من پێم وایە دەکشێتەوە، هەرچەند لە سیاسەتە 100% ناتوانانی هیچ شتێک زەمانەت بکەی. بەڵام فاکتەکان دەڵێن بەڵێ تورکیا پێویستی بەو کشانەوەیە، بەڵام هەندێک ئیمتیازی بەرچاو دەکرێت لە ئەمریکا وەرگێ و دەکرێت هەندێک ڕۆڵی ئاوەدانکردنەوەی زیاتری پێ بدەن لە نێو سووریەدا و هەندێک لایەنی سمپاتی سووریە بەرەولای تورکیا ڕاکێشن و ئەمەی لێدا نەبڕن، واتە بە تەواوی نێوکی دیمەشقی لێ نەبڕن بە شێوەیەک هەر پێوە گرێدراوێ. دکتۆر ئەم خۆکۆکردنەوەی کە باست کرد ڕاستیەکەی تورکیا ئەوێ بیکات، شتێک ماوە لە سووریا بتوانێت کۆی بکاتەوە ئەگەر بەو شێوەیە بێ سەردانەکەی ئاکان فیدان بۆ ئەمریکا زۆر خراپ بوو بێ، بەو شێوێ نەبوو بێ و ڕاستیەکەی لە زاری دۆگینیشەوە ئێمە ڕێی رووسیا و پوتینمان زانی لە ماوەی ڕابردووە کە چۆن لە ئەردۆغانە ڕوانن و دۆگین بەڕوونی وتی لە یاریەکانە ئەدۆڕێ، یاری کوردبینانەی کرد. هەر بەڕاستی واز لە ناوخۆی تورکیا بێنە لە دەرەوەی تورکیا بە تایبەت لە سووریا شتێک ماوە بتوانێت کۆی کاتەوە؟ تورکیا ئەردوغان غەڵەتێکی زۆر گەورەی کرد لە سەرەتای حکومڕانیەوە، هەموو ئایدۆلۆجیەوە وی ئەزانی بە ئایدۆلۆجیەشی جۆرێک لە ئیسلامی کە دیارە ئیسلامیش نییە کابرا، بەڵام ئەیزانی کە کۆمەڵگەیەک نزیکەی 100 ساڵ بەوە خەڵەتێنراوە کە ئەمان کۆمەڵگەیەکی ئەوروپین و ئیسلام بەشێک نییە لە ئایدنتیتی ئەمان. ئەم هات لە ساڵی 2002 وتی ئیسلام بەشێکی گەورەی لە ئایدنتیتی ئەمە واز دەیشێتی ئەوروپا هێنین و بەرە و ڕۆژهەڵات دەچین. ئەمە لای ئەو کەسانەی کە خەڵکی ساکارن، خەڵکی سەرجادن، پیان خۆش بووکە و ئایدنتیتی ئیسلامیان بۆ بگەڕێتەوە. جا لەو هەموو ساڵا توانی بەم ئایدۆلۆژیە بەردەوام بێتە، دیارە بەردەوام شتی تازەیە خستە سەر، دوایی خۆی پیشان ناکە ئەم ئەبێ بە سوڵتانی عوسمانی و یا سوڵتانی نازانم ئەردۆغانی و دوایەوە هەموو تورکیا ئەگەڕێنێتەوە بۆ ئەو گلۆریەی کە پێش کە لە سەردەمی عوسمانەکانە هەی بووە. ئەمە تا ڕادەیەک بەردەوامە بێ، بەڵام کە هەموو هێزی خۆی ئەباتە دەرەوە لە لیبیا، لە سووریا، لە ناکارەوە کەرەباخ، لە کوردستانی باشوور، لە زۆر جێگەی دیکە لە دەریای نێوەند هەڕەشە لە یۆنانەکە، ئەمانە هیچ ئابوووریەک نییە ڕۆژگاری ئەمڕۆ بەرگەی ئەوە بگرێت. پێویستی بە وزەیەکی زۆرەیە ئەو جێگەیانش کە بۆیە چێ زۆرتر وزەیانتیە، بۆ نمونە ناوچەی کوردنشینی سووریا زۆرەی وزەکە لەویایە، بڵین باشووری کوردستان وزە لەویایە، لیبیا نەوتێکی زۆری هەیە، لە ڕۆژهەڵاتی میدترێنیەنە بۆ نەوتەگەڕا. یعنی
ئەتوانی تا ڕادێکی زۆر بڵیت هەر چۆنێکی کرد تەمەنی خۆی درێژ کرد بەڵام لای من زۆر بە زەحمەتی ئەزانم تەمەنی لەوە درێژتر ببێت چونکە خەڵکی چاوەڕوانی شتی لێ کرد چاوەڕوانی کۆمەڵێکی بەختەوەریە کرد چاوەڕوانی کۆمەڵێکی بە دەرامەتیە کرد ئەمانەی هیچی نەکرد بەڵکو کۆمەڵێکی نابوتی. دکتۆر تەمەند درێژی لەبارەی کەڵکەڵە سوڵتانیەکانی لە دەرەوە یان هەر بەڕاستیمانەوەیشی لە دەسەڵات کامیان؟ بمێنێتەوە ینی سیاسەتی ئۆردوغان بەش ئەمە وەکو بڵێ ڕێکلامە بۆ خۆم بەشێکە چاپتەرێکی کتێبەکەمە. سیاسەتی دەرەوەی ئۆردوغان توانی بڵێ بۆ هەموو وڵاتێک زۆربەی بۆ ئەوە بووە کە لە ناوخوا بمێنێتەوە. بۆ نمونە کە ڕۆژێکە بۆی توانی بڵێ من لوتی کوردەشێنم، بۆ نمونایوت چەکدارەکانی هەسەدە یا شەڕەبانی هەسەدە ئەگەر چەکەکانیان دانەنێن بە چەکەکانیانەوە ئایان نێژین. هەر سێ هەفتەیەک لەم و پێش ما پشگیری هەسەداکەین لەگەڵ حکوومەتی شەرعا گفتوگۆ بکات. ئەمە شکستە لە خۆیە، بەڵام ئەوێت ئەم شکستە بکە بە بردنەوە بۆ خۆی، ئەوێ پیشانی باکە ئەم سەرکەوتووە. بەڵام ینی هەموو کەسێک گەزانێک ئەو سەر نەکەوتووە. بۆ نمونە سەدام حوسێن کە لە شەڕی کەنداوە ئەوەستێ ئەڵێ سەرکەوتین، تۆ سەر نەکەوتی و تێک شکاوی. ئۆردوغان ئێستا وابزان مامۆستا ڕاماژەی پێکرد ئێستا بێ کارتی کورد بەکار بهێنیە بۆی لە هەڵبژاردننی داهاتووە بیباتەوە، یا بۆ ئەوەی کە نفوسی خۆی زیاب کاتەوە لە ناوخوا. هیوادارم کورد لەوە زیرەکتر بێت کە بەو جاوەڵات دکتۆرەوە بە دڵنیاییەوە دێمە سەری ئەم پرسە بە تاواتێ بەستمەوە بە مەسلەی کورد لە باکووری کوردستان و ئەو پرۆسەی بە ناوی گفتوگۆ ئاشتیەوە دەستی پێکردووە. کاک مەنسوور عەزیزی، چیتر ئەو کەڵکەڵە سوڵتانیەی ئەردۆغان لە دەرەوە ئەخوات شتێکی بۆ ماوەتەوە یان نەخێر بە تاواتێ ببێتەوە ناو سنوورەکانی تورکیا و خەمی کۆشکی سەرۆکاتی بێ زیاتر؟ لە ڕاستیدا لە پاش ڕووخانی عوسمانیەکان هیچ کات کەڵکەڵەی عوسمانی جگە لە ناوخۆی و جگە بۆ زیاندان لە کورد بڕی هیچ کوێی نەکردووە لە بربەرەکانی لەگەڵ ئوروپا. بەڵام دیواری کورد بووە کە باڵای کورد بووە بۆی و زۆر جار بەسەری داداوە. بەڵام ئێستا پیاوە نەخۆشەکە با بڵێنی واتە میراتگری دەسەڵاتی عوسمانی بە باوەڕی من ئاگایان لە هەندێک ڕووداوی تازە هەیە، ئەویش پەیوەندی ئەتوانێت بە ئێرانەوە هەبێت. ئەمان لە ئێستادا من باوەڕم ئەوەیە ئەمریکا و تەنانەت ئیسرائیلیش پیان خراپ نییە ئەردوغان بمێنێتەوە. ئەردوغان 22 ساڵێکی لەسەر ئیشە، ئەتوانێت زووتر باج بدا، زیاتر باج بدا بۆی بمێنێتەوە. و هاوکاتیش ئەگەر لە ئێرانە ئاڵوگۆڕێک بێتە پێشێ بۆ ئەردوغان دوو لایەنی هەیە یا بۆ تورکیا. ئەگەر ڕێبکەون بێگومان ئێران هەندێک باش دەدا، باجی ناوکی دەدا، باجی ئەوەی کە زۆر پێ نەکاتە وڵاتانی دەوروبەر، بەڵام لە ئابووریدا دەبوژێتەوە، لە بواری کولتوریەوە دەبوژێتەوە. واتوانێت ئێرانەکان جا ئەم سیستمە بێ یان ئاڵوگۆڕیشی بەسەرا بێ، ئەو کاتە دەستیان ئاوەڵاتر دەبێتەوە بۆ نفوزی فەرهەنگی و کولتوری هەم لە تورکیا هەم لە سووریا و هەم لە عێراقش. کەواتە لەم دژە هێرشەی ئێرانیەکان کە لە دژی ئەردوغان من پێم وایە ئەمڕۆ بەیان سبەی ئەنجامی دەدەن بۆ ئەو بابەتەی کە ڕوویدا لە سووریا، دەبێ خۆیان ئامادەکەن یان نە ئەگەر شەڕ بوو و ڕژیمی کۆماری ئیسلامی لێیدرا و ئاڵوگۆڕی بەسەرداهات، ئەو کاتە ئەردوغان بە شێوەیەکی دیکە هەندێک تەماعی پان تورکیزم دەوڵەتی قوڵی تورکیا هەندێک تەماعی هەیە بۆ داهاتووی خۆناغی ئەردوغان و پاش ئەردوغانیش. بۆی من پێم وایە لە ئێستادا خۆیان کۆ دەکەنەوە. باوەڕی من ئەوەیە ئەم خۆ کۆکردنەوەیە باوەڕم ئەوەیە بۆ دیسان مونتەڵەقێکی ترە و بۆ دیسان دەرچوونێکی ترە. ئەو دەرچوونە کەی بێت لە دوای کۆناغی نوێی ساڵی 2000 بۆ نمونە 3 ساڵی تر هەڵبژاردن دەبێت لە تورکیادا بکرێت. ئایا بۆ دوای ئەو کۆناغەیە یان خۆ ئەپارێزن بۆ ئەوی بزانن لەو تەوژمەی کە دێتە پێشێ لەو باهۆزەی کە دروست دەبێت خۆیان کۆکەنەوە تا بزانن خوێندنەوەکانیان بۆ داهاتوو چۆن ئەبێت. بەڵام لە هەر حاڵدا من پێم وابێت بە هەر بوارێکدا بێ ئەردوغان خۆی لە کورد نزیکتر دەکاتەوە لەوەی کە هەیە. کاک مەنسوور عەزیزی، یەکێک لە خوێندنەوەکان لە دوای سەردانەکەی هاکان فیدان بۆ ئەمریکا، یەکێک لە خوێندنەوەکان
وتیانە و باجانەی کە ئەمریکا لە تورکیای ئەوێ ئەمە 1 2 3 یەکێکیان ئەوەیە کە ڕاستیەکەی لە مەسلەی ئەگەری لێدانی ئێرانە ئەو یەکێک بێ لەو کارکتەرانی کە ڕۆڵ بگێڕێ جا چۆنە ڕۆڵەکە نازانم ئەمە ئەگەرێکی کراوەیە لە بەردەم تورکایە تۆ ئێمە دەزانین کە ئەمریکا یەکێک لە پایگا بنکە سەرەکیەکانی بەناوی ئنجرلیک لە تورکیا هەیە تورکیا دەتوانێت ئێستا ئەمە بوروژێنە کە من هاوپەیمانی تۆ بوومە بەڵام ئەمریکا ئەوەش لەبیر ڕاکە کە ساڵی 2023 تورکەکان هاوکاریان نەکرد بۆ ئەوەی لە ئەنجرلیکەوە یارمەتی وەرگرن بۆ لێدانی باس ناچار بوون سەرباز دابەزێنن بە چەتر ئەم معادلەیە هەیە بەڵام ئەردۆغان پراگماتیکە لە هەندێک شتا دەزانین کە ویستی ناتۆ بباتە جەنگێکەوە لەگەڵ رووسیەدا لەگەڵ پوتینە بەڵام کە ناتۆ نەیویست ئەو کارە بکە تکای کرد پاڕایەوە لە پوتین کە لەگەڵی دانیشێ نامەی بۆ نارد ڕۆیشتە کۆشکەکەی 1 سەعات ڕایگرت تا چوو دیتی بەڵام دوی لەوانە نییە ڕاستیەکەی بە شێوەیەکی پراگماتیکی کار دەکات لەو چەند هەنگاوەی پاشەکشەی زۆری پێکراوە و ئەو سەردانی هاکان فیدان کە تەنانەت کۆنگرەی ڕۆژنامەوانیشیان نەگرت لەگەڵ مارک ڕۆبیۆ بە بێدەنگی گەڕایەوە واتە بە دڵیان نەبووە هەندێک شتیان بەسەریا سەپاندووە یەکێک لەوانە کورد لاقی ئامریکایە لە سووریا کورد هاوپەیمانی ئامریکایە لە منتەقە کورد هاوپەیمانی داهاتووی یاریەکانی ئیسرائیل لە منتەقە کەواتە دەبێت تورکیا لەوەدا کۆتا بێ بۆیە ئێستا پەنا دەبن بۆ چی تورکەکان ئەوەی کە لە نامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانی شاهات بوو کە ئێمە نزیک 1000 ساڵە پێکەوە دەژین یان ئەو نۆستالژیەی کە سەردەمی میر و ئیمارەتە کوردیەکان لە زمانی عوسمانیایی بووە یانی ئێمە دووگەلی موسڵمانی براین پێکەوە ئەم ڕێتوریکانە کەڵک لێ وەردەگرن بۆ نزیکایەتی ڕامیاری لە کوردەوە پاشەکشەکەیان پێکراوە بەڵام من پێم وایە خەریکن ئارامیەک دروست دەکەن تا پلان و پاشپلانی نوێدا ڕێژن لە بۆ ڕووداوەکانی ناوچەکە باش یەک پرس گرنگە وڵا کاک مەنسوور عەزیزی پەیوەستە بە مەسلەی ببورن ئەگەری کشانەوەی تورکیا لە سووریا لە سووریا و بە دڵنیای و شوێنانی دیکەی کە ڕۆژاوای کوردستانەوە داگیری کردوون ئەمڕۆ ئیلهام ئەحمەد هاوکات لەگەڵ ئەم پێشهاتانی کە لە دوێنێەوە باسەکرێن و ئەوەی کە تورکیای تر خۆی حازرەکە بۆ کشانەوە و توێتی دڵنیایی ئەم دڵنیا بن خەڵکی ئەفرین خەڵکی سەرێکانی وە گرێسپی ئەم ساڵ ئەگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان ئەمە پەیوەستە بەم پێشهاتەی کە کشانەوەی تورکیا و چوزانم هەڵوەشانەوەی گروپەکانە ئەمە 1 2 ئەمە بەڕاستی هەم لە ڕووی دیمۆگرافیەوە و پێدەچێ هەم لە ڕووی سەربازیشەوە عمقێکی قوڵاییەکی گرنگ بۆ کورد لە سووریا و لە ڕۆژاوای کوردستان دروستکە ئەوە دیمۆگرافیەکەی با بڵین سەرەگرێ بۆی هەیە بچێتە سەربارە سەربازیەکەیشی کورد بە هێزەوە ئەچێتەوە ئەوێ یان نەخێر ئاوارە تەنها ئەچنەوە ئەوێ کاکە ڕەنج تورکیا 3 قۆناغی بڕیوە یەکەم دانیشتن لەگەڵ بەشار ئەسەدا ئەگەر ئاکامی بوو بە دوای دابچێت ئەوە تەواو بوو دووەم هێرش بۆ سەر ڕۆژئاوای کوردستان ئەگەر توانی دەست بەسەر سووریەدا بگرێت سێیەم نەهێشن ئیزن نەدان بە هەیئەتە تەحریریشان بۆ دانیشتن لەگەڵ کورد و بۆ ئەوەی کورد تەریب بخاتەوە ئەمە قۆناغی سێمە ئەوی سەری نەگرتووە ئێستا قۆناغی چوارەم هەیە تقریبا لە ڕۆژئاوای کوردستان و لە سووریا و تورکیا قۆناغی چوارەم بە باوەڕی من لە منتەقەی جەرابلسەوە بگرا تا ئەلعەزاز تا ئەلباب تا تڕەفعەت تا عەفرین تا نزیک ئیدلب تا نزیک جەبەل الئەکراد لە منتەقەی لازقیە ئەمانە من پێم وایە ئەکەونە ژێر هەژمونی ئابووری ڕامیاری و سەربازی کوردەوە جا ئەمڕۆ یان ساڵێکی تر ئەمە من وای ئەبینم بەڵام کاکە با یەک شت ئاماژە پێ بدەم تورکیا ئەتوانێت ئیمتیازێکی دیکەی وەرگرت بێت ئەو ئیمتیازە چییە پێرێ ئێمانوێل ماکرۆن لەگەڵ یۆنان لەگەڵ قبرس لەگەڵ لوبنان و لەگەڵ سووریەدا لەسەر پرسی ئاوی زەریای سپیناوەڕاست و ئەو ناوەندی وزەیە دانیشتنیان هەبوو دانیشتنێکی ڤیدیۆیان هەبوو ئەمە نیشان دەدات کە ئەو بەشە ئاوەی سووریا کە تەخمین دراوە نزیک بە 700 ملیار متری سێجا گازی سروشتی هەیە تورکیا ئەتوانێت ئەمە نزیک بێتەوە لە سووریا و ئیزنی بدەن لەو یاریە نزیک بێتەوە لە سووریا بۆ لە گۆڕان و لە ئاڵوگۆڕی وزەی ئەو ناوچەیە و بۆی قبرسی باکوریش بکاتە هاوبەش شەریکی بکەن ئەلبەتە تورکیا ئەتوانێت ئامرازێکی دیکەی دەستی ترامپ بێت بۆ گوشار و پاڵەپەستۆخستنە سەر یەکێتی ئوروپا ئێمە دەزانین لەو ماوەیەدا ئوروپا سیاسەتی گومرکی
وە کێشەی مەسەلەی ئۆکراین و رووسیا بابەتێکی ترە کە ترامپ زۆر لەگەڵیان هاوتەریب ناچێتە پێشێ. کەواتە هەر ئەوە نییە کە باجی دابێ. من پێم وایە لەو سەردانەی هاکان فیدان هەندێک باجیشیان بە تورکیە داوە، بەڵام چ باجێکیان پێدابێ بە باوەڕی من لە قازانجی کورددایە گرنگەوەیە کە کورد بتوانێت لە قۆناغی چوارەم. سپاس دەکەم کاک مەنسوور. دکتۆر ڕێبوار بۆی هەیە باجەکە کشانەوەی تورکیا لە باشووری کوردستانیش لەخۆ بگرێ، ئەمەیان بۆی هەیە پاکێجێک بێ، شتێکی دیاری کراو بێ لەگەڵ ڕۆژاوای کوردستان بەسرا بێتەوە، یان نا ئەمەیان چیرۆکێکی دیکەیە پەیوەستە بە وڵاتێکی دیکەوە کە عێراقە و پێدەچێ شێوازی ڕوانینی ئەمریکا بەرامبەر بە عێراق لەگەڵ ئەوەی کە لە سووریا گوزەرێ پرسێکی دیکە بێ. من بۆ ئەم پرسیارە دەتوەکەم باسی هەرێمی کوردستانی شت کرد بۆیە. ینی دوو هاوکێشەی جیاوازن بەڕاستی و لەو بڕوایم ئەو دوانە تێکەڵ نەکراون. ئێستا زۆرتر جەختی ئەمریکا ئیسرائیلیش لەگەڵ تورکیا لەسەر سووریایە، ئەگەر چونکە ینی تورکیا لە سووریا بڵین فاکتەری نائارامیە، فاکتەری ئارامی نییە. ئەگەر ئەواز لەو ناوچانە بێنێ ئەفرین و ئەو شتی سەر سنوور، ئەو وەختە ئاوارەکانە گەڕێنە بۆجێ خۆیان، چونکە ئەو ئاوارانە بابیرمان نەچێت. ئەوروپا لەوە زۆرە ترسێکە و ئاوارانە وەکو خۆیان پیانەڵێن بگەنە ئەوروپا. ینی بەڕاستی ئەوروپا باوەڕی بەوە نییە کە بتوانێت تەحملی ئەو هەموو ئاوارەیە بکات، چونکە تۆ باسی چەند ملیۆن کەسیەکەی هەموو کورد نین، بەڵام خەڵکی سووریاشی زۆرتیا لە شارەکانی تری سووریاوە ئاوارە بوون بۆ تورکیا. ینی ئەو کێشەی ئاوارە بوونە بە بۆچوونی من بەشێک بوو لە گفتوگۆ، ئەگەر گفتوگۆ هەبوو بێت، چونکە ئەمڕۆ ئەوروپاش زۆر بە هوشیاریەوە دامەزرانی حکوومەتی شەرعی بەخێرهێنا، بەڵام زۆر بە هوشیاریەوە. ئەگەر سووریا ئەگەر تورکیا دەستبەرداری سووریا ببێت، یعنی هەندێک کێشە چارەسەرە بن کە کێشەی ئەوروپاشن، بە تایبەتی ئاوارە بوون. چونکە بیرمان نەچێ وا بزانم ساڵی چەند 6 ملیارە شتێکی وا تورکیا وەریەگرێ گوایە چە ئاگاداری پەنابەرەکانە. ئەمە وەکو بڵیت بۆ بە کارتێک بەدەست ئوردوغانەوە جاروباری شەکە لێی قۆمەیان شتێکی لێ بکەن، ئەڵێ من ئەگەر وا بکەن منم ئاواران هەموێنەرم بۆ ئەوروپا. یعنی کارتێکی زۆر بەهێزە بەدەستیەوە. ئایا ئەتوانە و کارتی لە ژێر دەست دەپێنن؟ بەشێک لەو دەست دەهێنانە ئەوەیە کە لە ئەفرین و لە سەریکانی و ناوچانە بگەڕێتە دواوە. دکتۆر ڕێبوار، ئەگەر قسە لەبارەی کشانەوەکە بێ، کشانەوەی تورکیا لە سووریا، ئەمە ئەبێ بە کشانەوەی هەژمونە با بڵێن سیاسیەکە و تەنانەت هەواڵگریەکەش، حقیقت بوونی هەواڵگری تورکیا لە سووریا بوونێکی زۆر زۆر بەهێزە، بە ناوی کۆمپانیاوە لە دیمەشق هەن، بە ناوی ڕێخستنی زۆر پرسی دیکەی، تەنانەت پرسەکانی تایبەت بە کۆشکی سەرۆکایەتیەوەی ئەحمەد شەرع لێتی هەمووی تورکەکان خەریکین بە جلوبەرگەکانیشەوە. ئەمەش با بڵێن ئیتر دائەکشێ کەمە بێتەوە، یان نا ئێمە تەنها قسە لەبارەی هەژمونێکی سەربازی دیاریکراوەکەین، بەڵام پرسە سیاسی و هەواڵگریەکانەوە هەروەکو خۆیان نەمێننەوە. ینی ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر بەیەکەوە بەسراون. ینی ئەگەر بڵین تەماعی تورکیا لە سووریا داگیرکردنی بەشێکی نەبێت، هەواڵگری بۆ چیار ئەوەی لێ بۆ ڕەنگە بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەی خۆی بێت، بەڵام سووری من نازانم ینی حکوومەتی شەرع ئەتوانێت چهار ڕەشەیەک لە تورکیا بکات، خۆ ڕەنگە تەنها دەستگایەکی هەواڵگر پێویستی بەوە بێ چاوی لە حەسەدە بێ. ئەژینا بڕوان ناکەم لە دەسەڵاتی شەرع بترسێت، بەڵاممانم نییە. سواز دەکەم دکتۆر. کاک مەنسوور عەزیزی، ئێوە لەو بارەیەوەڵێن چی؟ بە دڵنیاییەوە بۆشایی هەژمون دروستە بێ ئەگەر ئەم کشانەوەی تورکیا لە سووریا ببینین، تۆ پێم بڵێ بۆشایی هەژمونەکە ئەکرێت چۆن بێ تایبەت بە تورکیا و پرسیاریشە چێ پڕی ئەکاتەوە؟ چونکە بەڕاستی حکومەتی دیمەشق ئەوەی ئێستا بە دڵنیاییەوە حکومەتێک نییە کەس تەماعی لێ نەکا. بەڕاستی بۆشایی هەژمون هەبێ هەوڵی پڕکردنەوە ئەیرێ، چێ پڕی ئەکاتەوە؟ لە ڕاستیدا ئەو دەوڵەتەی کە ئێستا پێکاتەوە لە سەرەتا با بڵین 24/2 کە حیواری وەتەنی ئەنجام درا، 13/3 کە دەستور واژوو کرا،
ئەم دەوڵەتەیش کە ئێستا پێکاتووە زیاتر لە ئێستادا بۆ نێوکورگەر یا با بڵین بۆ کاکڵە خۆشەی شوێنی دەسەڵاتی ئەحمەد شەرع واتە ناوچەی سوننا کە ئەتوانێت دمەشق بێ، ئەتوانێت حمص بێ، حەما بێ، ئیدلب بێ و هەندێک دەسەڵاتدارەتی بەسەر تەرتوس و بەسەر لازقیەدا دەیانەوێت ئەو بازنەیە سەرەتا بۆشایی تێدا نەهێڵن، دەسەڵات لەوێ خۆی بگرێتەوە. ئەمریکاش داوای کردووە کە دەبێت شەڕی تیرۆر بکەن لە بادیەی حومسا. ئەمە لەلایەکی تریشەوە سووریە دابەشە لە بواری ژێپۆلیتیکەوە بەڕاستی ئێستا تقریبەن دابەشە ناوچەکانی دەرعا لەگەڵ سوێدا لەگەڵ قونەی ترا بەکردەوە ئێمە دەبینین ئیسرائیلی تێدایە، هەژمونی ئیسرائیلی تێدایە و جەیش الحوڕ لەوێ هەن. ئەو ڕۆ من هەواڵێک خوێندەوە کە جەیش الحوڕ لە تەنەفەوە ڕۆیشتون بەرەو نزیکی بادیەی حومس یا بەرەو نزیکی زۆر دوورنی لە دیمەشقەوە کە هێزەکان کە بریتانیا و فەڕەنسا و ئەمریکا سەرپەرستی دەکەن. ئەوە ناوچە کوردنشینەکەی کە دیارە هەسەدە لەوێ دەسەڵاتدارەتی هەیە. بەڵام ئایا تورکیا ئەم هێزە سەربازەی بکشێتەوە چ بۆشاییەک دروست دەبێت؟ لە ڕاستیدا بۆشایی من پێم وانییە تورکیا لەباری کولتوری و فەرهەنگی و ئابووریەوە بکشێتەوە، لە بواری سیخوڕیەوە بکشێتەوە، چون لە بواری مێژووریەوە ئەم دوو بەشە ئەو دوو خاکە گرێدراوی یەکترن، لە بواری ئاینیەوە نزیکن لە یەکەوە. ئێمە دەزانین بلادی شام بۆ سەدا ساڵە ژێردەستی عوسمانیەکان بووە و هەر ئاواتیان هەیە کە لانیکەم لە بواری فەرهەنگیەوە بمێننەوە. بەڵام لە نابێت لە بیرمان بچێت کە کەیسی رووسیەش هەیە. ئێستا رووسیا لە ناوچەکانی حمێمیم لە تەرتوس و لە لازەقیە بەڕێکەوتنێکە لەگەڵ ئەمریکا. من پێم وایە ڕووسەکان ئەو بوونە بەهێزتر ئەکەنەوە. لەلایەکەوە ئەمریکایەکانیش هەبن ئەگەری شەڕی دژە تیرۆر لە ناوچەی حمص هەیە، ئەوەی کە کێپڕی دەکاتەوە ئەو دابشکردنی دەسەڵاتە کە دێتەکایە. تورکیە دەیەوێ هەندێک بنکە و بارگای هەبێ لە ناوچەکانی تەدمور لە نزیک حمص و ئەم دابشکاریە دێتە پێشێ. نایڵن ئەو بۆشایە ئیسرائیل لەو بوونە سەربازیە کاک مەنسوور عەزیزی لەو بوونە سەربازیە نیگەرانە بۆی دەچێتە سەر. یعنی ئەکرێ ئێمە لە کاتێکە باسی کشانەوەی تورکیا لە سووریا بکەین، لە کاتێکی دیکەیشە باسی ئەگەری دروستکردنی بنکەی سەربازی لە سووریا بکەین، خۆ بیریشمان نەچێ وڵات تەماعێکی تورکی هەبوو بەوەی ئەسڵەن دروستکردنەوەی سوپای سووریا خۆی ئیشی لەسەر بکە. ئەمە ڕۆیشت تەواو. ئێمە تورکیا ئەو تەماعی هەیە لەوانەیە ئەو پاشەکشەیە بکە، بەڵام ناوچەیەک لە تەدمور ئەوەی کە ئیسرائیل لێدا، ئیسرائیل دەڵێ من ئیزن نادەم، چون لە من پێشتریش گوتومە لە سووریا هەر کێشەی نەوت و گاز نییە. لە سووریا کێشەی هەندێک کان و کانزای زۆر گرنگ هەیە، وەک سولفاتی جیوە بۆ نمونە کە ئێستا چین و ئەمریکا لەسەری شەڕیان هەیە. ئەم و مەسەلەی ئەو ڕێڕەوی داودە هەیە کە ئیسرائیل تەماعی هەیە دروستیکە. سووریا بۆیە من پێم وانییە بەم زوانە بگاتە کەناری ئارام و من پێم وایە ئەم فرە لایەنە ئەم فرە دەسەڵاتیە ئەو دابەشبوونە لە سووریا درێژەی هەیە و ئەمە لە دوورمەودادا ئەگەر ئاژاوە بکەوێتە منتەقەی حومس و دمەشق و قونەی ترە و دەرعا و سوێدا و ئەوانە منتەقەی حەما و ئیدلیب و ئەوانە من پێم وایە سووریا بەرەو سیستەمی کۆنفدرالیش دەبێت بچێت لە داهاتوە، چون ئێمە بەکردەوە ئەو نیشانانە دەبینین لە ئێستادا. من ئەبێ بە پرسیارێکم کاک مەنسوور عەزیزی و حەزەکەم لەگەڵ تا باسی بکەم، بەڵام لەبارەی هەژبوونەوە دکتۆر ڕێبوار فەتاح ئەمڕۆیان دوێنێ حقیقەت هین نەبم، بەڵام شەرع ئەڵێ ئەبینە یان سووریاکەینە قوڵایی عروبە مەبەست کەنداوە و مەبەست کەمبوونەوە و کورتبوونەوەی هەژمونە تورکیەکەیە بەدەست بەسەر حکومەتەکەی دیمەشقەوە مەبەستم هەژمونی سیاسیە زیاتر. میانی شەرع کۆمەڵی قسەی کرد، ئەمڕۆژ کۆمەڵی کە قسەی کردبوو کە زۆرتر پەیوەندیان بەوە هەیە بۆ هێوەرکردنەوەی ناوخۆیە و بۆ هێوەرکردنەوەی دەرەوەیە بەتابەتی ئەمریکا ئەوروپا. من جۆم لە قسەکانی کرد بەڕاستی زۆرتر لە داڕشتنی قوتابخانە چوو، ئەوە نییە کە ئەو قسانێکی جۆمان لێ و ئەتا سیاسەکانی خۆشمان هەمووی کەن بەردەوام، بەڵام هیچ شتێکی سۆڵیدم نەدیلەوە. ئەوەی کە سۆڵید بوودیم ئەوەیە کە لەو دەستورەی کە ئەمان بەتەمان کاری لەسەر بکەن ئەوەیە بڵین سەرۆشی دەوڵەت نەک لەوە چ کۆماری بێدەستا سەرۆشی دەوڵەت ئەبێ هەمیشە مسلمان بێ، ئیسلامیش سەرچاوی قانوندانانە. جا ئیسلامەچی ئەوە ئەناز بەنها ئەو دوو سۆلیدەی تایە، ئەو دوو شتەی تایە کە لەسەر زەوی بن. ئەوانی تری زۆرتر کە هەموو وەزیرەکان لە کۆنفرانسەکە دوان زۆرتر بەڕاستی وەکوتم
لە داڕشنی قوتابخانە هاچوون یعنی هیچ بەڵێنێکم نەدی لە حکوومەتی شەرعا تەنها ئەوە نەبێت کە بۆ هێوەرکردنەوەی دەرەوە و ناوخۆ نەبێت. دکتۆر ڕێبوار چی هێورکردنەوەیەک ڕاستیەکەی با من یەکین بکەم ئەو ڕوونە قسەکانی کە زیاتر لە داڕشنەچێ ڕوونە بەڵام حقیقت ئێمە لەوەتەی دیمەشق با بڵین ئەسەد کەوتووە و تەحریری شام هاتۆتە سەر حکوم کۆنگرەی جیاواز لە ئوردن لە سعودیە دانێک لە فەڕەنسا دانێک لە بەلجیکا کرا و تێگەیشتنە هەرێمی نێودەوڵەتیەکان بۆی کە سووریا چۆن بێ لەژێر تایتڵێکی ئەوەی سووریایەکی گشتگیر پێکاتەکان بەشداریان پێ بکرێ هەموو ئەمانە بە دیمەشق گوتراوە بەڵام حقیقت هیچی نەبردووەتە سەر ئەمە تاکەی وا بێت ینی تۆزێ چاوبەستی تایە دامەزرانی حکوومەتەکەی بجگە لە ئەو چوار وەزارەتە نەبێت کە زۆر گرنگن بڵین بەرگریە و ناو خۆیە و دادە و دەرەوەیە ئەمانە هەمووی هاوڕێی خۆین هاوڕێی شەرعن ئەوانی دیکەی دابش کردووە بەسەر عەلەوی و کورد و دروز و کریسیان و ئافرەتێکی تێکردووە ئافرەتێکی کریسیان وەکو وەزیری کاروباری بڵین کۆمەڵایەتی ینی 23 وەزارەتی هەیە دیارەوە 23 وەزارەت ئەوانی دیکە بەڕاستی ڕۆڵێکی وان نابێت لە ڕێخستنی کاروباری ئاسایشی سووریا تەنها ئەو چوارن خۆی بۆ کەسوکاری بڵین بۆ هاوڕێکانی خۆی دانا و هاوهەڕێن کە لەگەڵە جنگاوەر بوون جگە لەوەش چاوبەست ئەم چاوبەستە بەسەر ئەوروپیەکانە بەسەر تەنانەت وڵاتانی کەنداوی شایتر تێپەڕێ ئەوان وردە وردە چاویان لەوەیە سزاکان کەم بکرێتەوە پارەیان بۆ بەرن بۆی وردە وردە بنیاد بنرێنەوە بەڵام ئەگەر ئاوا بڕوام چاوبەستە ئیتر لە شوێنێکا ناوەستێت تەواو نابێ نەخێر ینی ڕاستە ئەوەی کردو بۆ ئەوەی کە بڵین ناوخۆ دەرەوە ڕازی بکە بەڵام ئەوروپا شۆمەریکاش زۆر بە هوشیاریەوە دامەزانی حکوومەتەکەیان بەخێرێنە دیارە کەوتۆتە سەر ئەو هەنگاوانەی ئەو حکوومەتاینێت بۆ بەڕاستی منیش لام سەر بوو کە 5 ساڵی پێویستە ئەم حکوومەتە ڕاگوزەرە بۆ ئەوەی کە بتوانێ دەوڵەت دامەزرێن چکاوەی ئەوەی ئێستا دامەزراوە بەڕاستی هیچ شتێکی وان نییە ینی من شتێکی کەشم سەرنجێکی کەشم لە حکوومەتەکە لەوە ناچێ ئەم هاوڕێیانە لە پێکاتەی دەوڵەت تێبگەن ئەمان حکوومەتێکیان دامەزرەوە بۆ نمونە وەزارەتی عەدل وەزارەتی عەدل دیارە لەم پێکاتەیە زۆرتر کاروباری دادوەریە جێبەجێکردنی قانونە ینی وەزارەتی داد ئەگەر ئەیانەیە وڵاتێکی سیڤڵ و دیموکرات دامەزرێن ئەبێ لە دەرەوەی حکوومەت بێ وەزارەتی ینی وەزارەتی داد هەیە وەزاری دا شتێکی کەیە ئەوە نییە کە بڵین قانون جێبەجێکار بێت ینی کۆمەڵێک سەرنجی وام هەبوو بەرامبەر بە حکوومەتەکەی شەرع ینی لەوەژە چێکە بۆ کۆماری بچێت نەک بۆ دەستوو بنەک بۆ بڵین پەرلەمانی لەبەرەوەی کە وڵاوایە دکتۆر هەر لە دەستورەکەی وا ناوی هاتووە کە کۆماریە جمهوریە و عەرەبیشە بە دڵنیاییەوە بەڵێ سەرک وەزیرانی نەبوو خۆیەتی ئەوانش کە هاوڕێن دایناون ئەو وەزارەتە گرنگەکانیان بەدەرەوە بەڵام یعنی من زۆر نەگەتیڤ نیم بە قەناعەتی من پێکاتەیەگە بێ لە دیمەشق حکوم بکا باشترە لەوەی هیچ پێکاتەیەک نەبێت من لەو لایەنەوە کە زۆر بە هوشیاریەوە بەخێریە زۆر باشە کاک مەنسوور مەسەلەی رووسیامان باس کرد ڕاستیەکەی ئەو هەواڵانەی کە هاتن وەوتیان جۆرێک لە ڕێکەوتنە بینی ئەمریکا و رووسیا هەیە پێم بڵێ چی رووسیای هێناوەتەوە ناو هاوکێشەکە بەس بە کورتی پێم بڵێ چونکە هەمووان وا بیرمانە کردەوە کە پێدەچێت رووسیای تر بە تەواتی لاواز بوو بێ دەست و پێی لە سووریا ئەنی ئەگەر بە تەواتی نەبڕابێتەوە بەڵام زۆر لاواز بوو بێ بەڵام پێ ناچێ ئێستا وا بێت من لە وتوێژێکی پێشووترە سێمان نانە بۆ کاک مەنسوور بوو ببوورە دکتۆر سێمان پێش تقریبان لە خزمەت جەنابدا ڕاست ئەو باسەمان کردووە و کاتش پێما بۆ رووسیا بە هیچ شێوەیەک ئەو منتەقەیە چۆڵ ناکە لە هیلالی ئەستانبوڵەوە تا دەگاتە تەرتوس و تا لازقیە ئەمە گرنگە بۆ رووسیا چون رووسیا بۆنشی لە لیبیا هەیە منتەقەی جەبەل تارق ئەمانە گرنگن کەواتە رووسیا زلهێزە ئەم زلهێزە تۆ ناتوانانی پاڵی پیۆنی بە کەیفی خۆت بیگوازیتەوە بەرژەوەندیەکانی دیاری دەکاتەوە دای دەڕێژێتەوە و لەسەر مەسەلەی ئۆکراین مادام لەگەڵ دۆناڵد ترامپا هاوتری دەچنە پێشێ
و استراتیژیەک وا دیارە لە پشتی پەردەوە دادەڕێژنەوە. رووسیایش لەو نێوەدا وەک نەهەنگە نووسۆکەی زەوی کە لەگەڵ نزیک 20 وڵاتدا هاوسنوورە، جۆگرافیایەکی 17 میلیۆن متری سێجایی هەیە لە کوورەی باکوورەوە تا دەگاتە سڤالباری وڵاتی نۆڕوێژ و ئەوانە هاوسنوور لەگەڵ وڵاتانە، کەواتە بەشداری دابشکردنی کەیکەکەیە. کاریگەری مادەم لەگەڵ ئەویشە هاوتەری بووە، سووریەش پێکەوە دەبێ ببەنە پێشێ و دەبێ ئێرانیش پێکەوە ببەنە پێشێ لە دوای ئەم قۆناغی کە ئێستا ترامپ و ئێران خەریکن بەنهێنی دانوستانیەکە. جا تۆ پێم بڵێ لەبارەی سووریا و تورکیا و حقیقت ئەردۆغان تورکیا باجی جۆلانێ و پەتپەتێنی بینی ئەمریکا و رووسیایدا ئەوە چەند ساڵێکە خەریکی ئەوەیە. ئەم جارە ترامپ و پۆتین باجی ئەمەیان پێدا بە ئەردۆغان؟ نا من پێم وایە هێشتا ماوێتی کاک ڕەنج، من پێم وایە تورکیا بە قۆناغێکی هەستیارە تێپەڕێ، لەوانەیە بکێتە نێو قۆناغی و گرێژنەی شەڕەوە، لەوانەیە بکێتە نێو کێشە و ململانەی عوسمانیزم و کەمالیزمەوە. ئوروپا بەو ئاسانیە واز لە تورکیا نایرن، چون کێشەی یونان و کێشەی تورکیا ماوە لە سەرجەی خۆی. ئەو کێشانەی گواستنەوەی وزەی ئیسرائیل و یونان و میسر لەو ناوچەیە پێشتر هەیان بوو، وای کرد کە ئەردوغان زوو لەگەڵ لیبیا بێوێ هاوپەیمانێکی زەریایی پێک بێنێ. تورکی هێشتا ماوێتی بکەوتنەوە کۆمەڵی کێشەوە. من بە دووری نازانم لە ساڵانی داهاتووە ئێمە قوڵایی ئەو کێشانەی تورکیا دەبینین. باش، یەک پرسیاری ئەخیر باست لە مەسلەی جوڵەی دروزەکان کرد و ئەوەی کە لە سووریا ئێمە جوگرافیای جیاواز دەبینن، بەڵام حقیقت ڕەنگێکی سەربازیان وەرگرتووە. بۆی هەیە بەم نزیکانە ئەم جوگرافیانە لە ڕووی سیاسیەوە جۆرێک لە هاوپەیمانی دروست بکەن و ڕەنگێکی سیاسیش وەرگرن، سیاسی و ئیداری مەبەستمە، هەم ڕۆژاوای کوردستان هەم ئەوەی لای دروزەکان بە کورتی. لە ڕاستیدا سووریا ناتوانێت تێپەڕێ بەبێ ئەوەی تووشی دابشبوونێکی ئیداری ڕامیاری ببێ. وەک مادام لە دوای ئەم دەستورە، لە دوای ئەو هەڕەشە و گوڕەشانەی کە ئەحمەد الشەرع ئەو سیستمەی دایهێناوە کە کاک دکتۆر وەک داڕشتێکی قوتابخانەی بینی ئەو گوتانەی کە ڕاستی ژوایە، گومانی تێدانە وڵاتە لە ئاسی نێودەوڵەتیشە ئوروپا ئەمریکا نایانەوێت سووریە بێتەوە هی زمانی بەشار ئەسەد، سەردەمی بەشار ئەسەد، عەلەوی هەن، کورد هەن، مەسیحی هەن، دروس هەن، ئەمانە دەبێت لە قوارەیەکی تایبەترا داڕێژێنەوە. بەڵام یەک شت ئیزافەکەم من لە نێو هەموو ئەو باسانەدا ئەوەی کە مفتی دیاری کرد بۆ من سرنڕاکێشە ئۆسامە ڕەفیعی کە کرد بە بەرپرسی ناوەندی فتوادان ئەحمەد الشەرع، ئەمە دوو لایەنی هەیە بۆ من ئەو بابەتی سەرنڕاکێش بوو. ئەحمەد الشەرع پێویستی بە وەها ناوەندێکە بۆ ئەوەی لە ئاسی نێوخۆیدا سبەینێ ئەگەر ویستی لەگەڵ کورد ڕێکەوێ، ئەگەر ویستی ڕازی ببێ بە بابەتێکی سیاسی، ئەم ناوەندی فتوایە بەشداری بکات لە فتوادان بۆ دەمکوتی ئەوانەی نێو باڵەکانی خۆی کە دشکردەوەیان هەیە لە دژی ئەحمەد الشەرع، چون وەک بەڵێنی داوە نەچۆتە پێشێ. و ئەگەر ڕۆژێکیش بەهێز بوو کە من بە دووری ئەزانم ئەو بەهێزەی پەیداکە، وەک زمانی کە خومەینی فتوای جیهادی دژی کووردا ساڵی 1350 هەتاوی، ئەم ناوەندی فتوایە بتوانێت بۆ قازانجی خۆی بۆ فتوادان بەکاربێنێ. بەڵام من ئەمەی دووەم بەلاوازتر دەزانم، زیاتر ئەوەی دووەم ئەوەی یەکەم بە ڕەنگدانەوەیەکی ڕوونە زیرەکانە دەزانم کە هەرچەنەوەی دووەمی لە شوێنی دیکە کردووە، پێشتر کردوێتی ئەوەی دووەم ئەوە بەوازەحی دکتۆرەوە دکتۆر ڕێبوار ڕێکەوتین لەسەرەوەی کەیتر تورکیا خەریکە خۆی کۆکاتەوە و زیاتر ئەوەندەی کە ناچارە خەریکی ناوخۆی خۆی بێ مەبەست مەردوغانە کەمتر ئەکرێ بە پرژێتە سەر پرسەکانی دەرەوە. ئێستا دوو پرس لە ئارادایە لە تورکیا، ئەم خۆپشاندانەکانە ئەوەی ئەکرەمی مامۆغڵۆ و ئۆپۆسیۆن، ئەم مەسلەی گفتوگۆکەشە لەم نێوەندەیە ئەردۆغان چۆن یاریەک ئەکا بۆی بتوانێ بمێنێتەوە لە کۆشکی کۆماری و دەرفەتەکانی مانەوەی زیاترن یان کەمترن؟ یعنی کارتی کورد بەکارەهێنێتەوە بەردەوام ڕۆژانای بینین کە کارتی کورد بەکارەهێنێ بۆ ئەوەی کە خۆی بەرێتەوە پێشەوە. بەڵام گرفتەکەی لەوا چییە؟ ئەم هیچ هەنگاوێشی نەناوە لەسەر زەوی کە مافی بۆ کورد زیاکرد بێ. بۆ نمونە خوێنی لە قوتابخانە لەو ناوچانە کە کوردی تیا نەکردو بە کوردی. بەڕاستی من هێزە کوردەکانیش نابینم داوای هەندێک گۆڕانکاری دەستوری بکەن، تەنیا ئەوەیە گفتوگوۆیە و ئەو شتانەیە. یعنی بۆ خەڵکێکی ساویلکە ئەوە هەنگاوێکی جوانەکە
ئۆردوغانێتە پێشەوە باسی کوردەکات و باسی نۆرۆز دەکات و باسی ئەوواکە بۆ نمونە ئەو ڕۆژە باسیەوەی کرد کە ڕوبیستوێشی مانکا بە ڕۆژی بەهار و نازانم چی ئەوە لەوێ لە دووشتە یەکەمیان کورد ڕازیەکە بۆی کە نەورۆزی کردو بە ڕۆژی پشوو دووەمیان ئەوەیە کە لە ناسیۆنالیستی تورکیا ڕازیەکە بەوەی کە ڕۆژی نەورۆزی لە کورد سنگەوە یعنی بە بزانی ئۆردوغان چۆن بیرەکاتەوە یعنی هەتا ئەمڕۆ لەگەڵ ئەو هەموو پیست بڵێن ئەو پرۆسەی ئاشتیەکە ئەوان نەچوونەت پێشەوە یخۆ نابێ ئەوان هەنگاوێ بێنە پێشەوە تاکو کورد تۆزی ڕازی پێم بڵێ دکتۆر هەتا ئاوا بێ هەتا لە شوێنی خۆیان بۆستێ و ئەخیر قسەیشی هەر ئەوەیە کە ئەبێ پەکەکە بەبێ ئەم سەر و سەر چەک دابنێ هەر بەڕاستی شتێک لە پەکەکە و لە کوردی باکووری کوردستانەوە ئەبینین هەنگاوی دیکە یان نەخێر ئیتر تۆپەکە لە قاچی توایە یاری پێەکە یاری پێ بکەن نا ئەوە دیارە ئیتر لە تورکیایە ڕەوشەکە چۆنە ینی هێزی کوردی لە تورکیا مەسەن دەم پارتی کە درێژکراوی پارتەکانی پێشووترە هەدە بۆ ئەوانی دیکە پێگەکەیش ینی ئەبێ خۆ داوای هەنگاوێ لە ئۆردوغانە لە دەوڵەتی تورکیا بکەن بینێ تاکو ئێمە بێ ناو پرۆسەیەکی سیاسیەوە پرۆسێکی ئاشتی سیاسیەوە ئەو هەنگاوە چییە زمانی کوردی بکەن بە زمانی ڕسمی لە دەستورە خوێندن لەو ناوچانەی کە پێوتە ساوت ئیست با بە زمانی کوردی بێت هەندێک دەرامەت تەرخان بکرێت لە دەرامەتی دەوڵەت بۆ بژانەوەی هەرێمی کوردستان ئەگەر وای پێ بڵین یان هەروەها ئاوارەیەکی زۆر هەیە بیگەڕێنەوە جێی خۆی هەندێک بەکرێگیرا و جاشی کورد هەیە مەرەخەسیان بکەن یعنی کۆمەڵی هەنگاوی زۆر ئەمەلی هەیە لەسەر زەوی کە کورد داوای ناکات کورد دەڵێ ئەمە لە پرۆسەی ئاشتیاین ئەخۆ پرۆسی خۆگەر ئەوانەی تەمەنی منیانەی ئەمەگە پیر بن بیران لە ساڵی 1970 حکوومەتی بەعسی بەغا کۆمەڵێک سازشی بەرامبەر بە کورد کرد هەرێمی کوردستان ئاسایشی خۆی بەڕێوەیە بات قوتابخانەکانەکرێن بە کوردی هەمویان کۆمەڵێک هەنگاوی زۆر ڕێک و پێک بوون ئەو هەنگاوەش نانێت ئەوەڕێ ئێمە پرۆسی ئاشتی ئەەکەین با کورد با چەکەکانیان دابنێن و با ئەوجەلان بێتە ناو پەرلەمانەوە بڵێ ئێمە لە مۆلا تێرۆریز نین ئێوانە هیچ نین ئەوانە هەمووی سازشە بە کوردی خۆ نابێت و هەنگاوێک لەسەر زەوی بنیت سپاس دەکەم دکتۆر کاک مەنسوور عەزیزی بەم تێگەیشتنەی کە ڕاستیەکەی ئەردۆغان لەبارەی کورد لەبارەی ئۆپۆزیسیۆن تێگەیشتنە ناوخۆی یەکە گرفتەکان لە خۆی ئاڵۆسترەکە دەرفەتەکانی مانەوە لە خۆی ئاڵۆسترەکە و دیارە دۆخی لە دەرەوە چۆنە بەڵام بۆ ناوەچی ئەمە یەک دوو حەقیقەت لە نێوان بەرداشی ئەو پرۆسەی گفتوگۆیی کە دەستیشی پێکردووە لەگەڵ خۆپشاندانەکانی تایبەت بە جەهپە و مەسەلەی ئۆپۆزیسیۆن کورد چۆن مامەڵە بکە ئەمەشیان پرسێکی گرنگە کاتیشم زۆر کەمە من باوەڕم ئەوەیە کە ئەم دانوستانەی کورد لەگەڵ ئەردوغاندا دەستی دیکەی تێدای ئەمریکایەکانی تێدایە بە باوەڕی من زۆر بەڕوونی کاری لەسەر دەکەن و ئێمە دەزانین کە ئەردوغان چەندە ملهوڕ و چەندە دیکتاتۆر و چەندە خراپ و بەنسبەت کوردەوە بەڵام چاو لە لایەنی ئەو بەردەکەین جەهپە لە کەمالەوە بگرە کەمال ئاتاتورکەوە تا ئەمڕۆ یعنی مێژوویەکی بەرچاویان هەیە کە سەدان هەزار کوردیان زەندە بەگۆڕ کردووە کوشت و یانە بەبێ ئەوەی جارێک داوای لێبوردن بکەن ئەوانە ئەگەر بێنەوە سەرکار من لە نێو خراپ و خراپترە باز دەکەم ئەوانە بێنەوە سەرکار لە ڕاستیدا خۆیان ئاپدەیت دەکەنەوە تورکیا هەندێک سیاسەتی دەگۆڕێ لە ڕۆژئاوا جیهانی ڕۆژئاوا نزیکتر دەبێتەوە و ئەتوانێ ئەمە پاشەکشەیەکی فەرهەنگی ڕامیاری بکە بە پرسی کورد مانەوەی ئەردۆغان بۆ من پێم باشترە ینی کۆنکرێت بڵێم ئارگومنتی منەوەی کە ئەردوغان ئەبێتە هۆی لە نێوچوون و شکاندنی تورکیا کەسێکی ملهوڕە دەیەوێت دەسەڵات لە دەست نەدا هەموو شتێک قۆڕکە خۆی پێ سوڵتانە چاو لە ئەوانەی بەرامبەری وەک کەمالیست دەکا و ئەمە ئاژاوەیەک لە نێو تورکیادا دەنێتەوە لە چەند ساڵی داهاتووە و هەر چەند ئاژاوە لەوێش هەبێ دەستێکی نێونەتەوەیش بۆ چارەسەری پرسی کورد لە ناوچە هەبێت کورد دەستێکی باڵاتری هەبێ بۆیە من حەز دەکەم وەک فارزەڵێن کەجدار و مەریز بە خواری ڕایگرە و مەی ڕێژە پێم خۆشە بارودۆخی تورکیا وا بچێتە پێشێ وەک خۆم ئەمە لە قازانجی کوردای سپاس دەکەم مەنسوور عەزیزی چالاکی سیاسی لە
ئۆسلۆوە لەگەڵ مابووی گەلک سواز دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆڵەر ئێوەش لە لەندەنی بەریتانیاەوە لەگەڵ مابوون سپاس بۆ ئێوەش دەست خۆش سپاس هەر بژین کاتێکی شاد ناوی باس بەدوعا